بە سپۆنسەری دەزگای میدیایی کەرکووک شەوە ئاهەنگی شەوچرای هونەری کەرکووک بەڕێوەچوو. بە ئامادەبوونی ئاسۆ مامەن سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەددینی یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک لە لێپرسراوانی یەکێتی و ئەندامانی سەرکردایەتی بە سەرپەرشتی ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتیەکانی کەرکووک شەوچرای هونەری کەرکووک سازکرا کە چەند بڕگە و بابەتی هونەری لەخۆگرتبوو بە ئامانجی پێشکەشکردنی کەشێکی هونەری بۆ کەرکووچیەکان. ئەم چالاکیش بۆ خزمەتی شاری کەرکووکە بەڕاستی شاری کەرکووک پێویستی بەم جۆرە کارە هونەریانایە و ئەم جۆرە کارە هونەریانەش زیاتر دەلالت لەوەکە کە هەموو پێکاتەکانی کەرکووک لە خزمەتی شارەکان. دەزگای میدیایی کەرکووک سپۆنسەری ئەو چالاکیە هونەریەی لەخۆگرتووە لە پێناو گەیاندنی خزمەتی زیاتر باچین و توێژەکانی دیکە نوێنەری دەزگای میدیایی کەرکووک ڕایگەیاند. ئێمە وەکو دەزگای میدیایی کەرکووک سپۆنسەری ئەم چالاکیەمان کرد وەک دیارە لە ماوەکانی ڕابردووشا سپۆنسەری کۆمەڵی چالاکی دیکەی گەورەمان کردووە لە فستیڤاڵ و کە خۆی لە فستیڤاڵی هونەری و فستیڤاڵە تەکنۆلۆژیەکان و چەندین چالاکی دیکە گرتووە. ئێمە وەکو دەزگای میدیایی کەرکووک دەرگا ماواڵایە بۆ هەر کەسێک کە بێ خزمەتی شارەکە بکە و لە ڕێگای دەزگای میدیایی کەرکووکەوە بێ سپۆنسەری میدیایی بکرێت. هەوڵەکانمان بەردەوامە ببووی کە ڕەوتی شانۆ هونەر لە شاری کەرکووکە بەردەوام بێ و کارەکانشمان بەردەوامە بۆ خزمەتکردنی سەرجەمچین و توێژەکانی دیکەی کەرکووک. لە ئاهەنگی شەوچرای هونەری کەرکووک نمایشی شانۆیی دیاریەکەی ئەلادین بە سەرپەرشتی گروپی شانۆیی هەوار و نمایشی تابلۆی هەڵپەرچێی پێکهاتەکانی کەرکووک لەلایەن تیپی هونەرە میلیەکانی کەرکووکەوە پێشکەش کرا و کۆ تا بڕگەی شەوە ئاهەنگەکەش بە دەنگی هونەرمەندی کەرکووکی ئیماد جاف کۆتایی پێهات. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک.